شەشی تشرینی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مامۆستایانی کوردستان دیاریکراوە. ساڵانە ئەمیادا بەبێ هیچ پرۆژە و خزمەتێک بە مامۆستایان تێدەپەڕێت. بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان. لە ئێستادا پرۆژە یاسای پەروەردە لە پەرلەمانی کوردستانە و پەرلەمانتارانیش دەڵێن هیچ بەڵێنێک بە مامۆستایان نەدراوە و ئەرکیان زۆر لە مافەکانیان زیاترە. بتایبەتی مافت مامۆستایت وانە بێشک و ئەڤروکە تویژەکە هەرە گرنگە کۆمەڵگە هەیە و بەشێکی هەرە زوریش پێکاتە وەزارەتە پەروەردەیە لێب درستەهی مافێ وانە نەهاتیە دەستەبەرکردنێ دیسان هەمان ئاریشە بەرینەوە کە دووبارە دێ بتەڤە چونکی ئاریشەوانە چارەسەریەکە ئێکلاکەر نەهاتیە ئێکلاکردنێ پەیاما پیرۆزباهی بلا بکەنە گیرفانێ خوددا ئەڤروکە وی مامۆستایی لێبڕین ئەو بڕیارە لێبڕینێ ئەوانە عەدالەت موچی بۆ بزەورێتەوە پاشەکەفتکردنا موچیوی بوو لێ زەڤڕینتەوە پلە بەرزکردناوی ئەڤەش هەمیە گرنگترە مافەکیویە دەستوری و یاسایە ئەڤە هەمیت بم پێکرین. بەشێکی تر لە پەرلەمانتارانی دەسەڵات دەڵێن هەوڵ دەدەن لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە مافی مامۆستایان دیاری بکرێت و ڕێزیان لێبگیرێت. فێن مامۆستا کارچنە مە هەندێکی داش نادوێرەدا بۆ هەندێ سبەهی ئەگەر بێرێزەی بەرامبەر مامۆستا هاتاکێنێ بۆ هەندێک کەمافێ تویچنە ناف پرۆژەدا جهگیرتنە ji بۆ هەندێک پتر بشێن پاڵپشت و پشتاوان بین ئەرکو مافێت مامۆستایا یعنی جهێخوا بگرن ناف پرۆژەدا ji bilê hîndê eger wekî pêdivî got nav proje ji danahat bina cihegirtin wek û rênmayîne çûnkê divêre da siza hatiye dananê bû hîndê eger bêrêziyekê beramber mamosta biketin. لە کۆی ١٨١ مادە لە پرۆژە یاسای پەروەردە لە هیچ یەک لە مادە و بڕگەکانیدا باز لە مامۆستایانی وانەبێژ و گرێبەست نەکراوە بەوەی کەوادا بمەزرێن. بەشێک لە مامۆستایان دەڵێن لەلایەن دەسەڵاتی کوردیەوە ڕێز و قدری مامۆستا ناگیرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.